بەڕێزان کۆ بنەوە وردە جارە بات چاوەڕێکێن تاوەکو ئادیدان و خۆشەویستانی لایفە بێنە لایفەکەەوە ئەو کاتە قوتوباتەکانمان دەست پێەکەین. بەخێر بێن بەخێر بن بەڕێزان سەرچاو هاتن بەخێر بێن. ئێستا چ ناو قسە و باسەکانەوە شە دوو نەفەری بۆی دانیشتین بۆ قسە و باسەکان بۆ پرسیار و وەڵام نەراوەڵا چی بکەین کاکە احترامان بۆتان هەیە ئەمانوێت شەو جاواز لە شەوانی تر تۆباتەکانمان گەرم و گۆڕم بێت بە پرسیارەکانی وەشی ئاراستە بکەین. هیوادارم هەموو لایەک هەموو دۆت و ئەدیدان بەجار من تا بتوانین دیاتر و باشتر تۆباتەکان گەرم و گۆڕکەین بە کۆمنت و لایکانی ئێوە. بڵاو هاوڕێیان ئادیدان و خۆشەویستان لە هەر شوێنەکەن ئەم کات و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و بۆ هەموو جۆگران و بیسەرانی ئەم لایفە. دیارە خۆشحاڵ و بەختیار و بەختەوەرم ئێمڕۆ کەتایەتیی دیاری گۆڕەپانی ساحی سیاسی ڕەخنەگر و شاعیر و نووسەر لە وڵاتی هۆڵەندا تەشریفی هێناوە بۆ لامان و زۆر خۆشحاڵ و بەختیار و بەختەوەری کردین و بە فرسەتمانزانی کە کاتێکی لێ بگرین کۆمەڵێک پرسیار یا کۆمەڵێک قسەوباتی ناخمانی ئاراستە بکەین لە دەشتەکانیان ئێڵەوە بۆ بەرزایەکانی لەندەن وەیە لە بەریتانیاوە ڕێز و خۆشەویستی هەیە بۆ هەمووتان پێشترباتی وە خۆشی قسەوباتیە بێت بۆ هیوایم شو بتوانین لایفەکەمان گەرم و گۆڕ بێت بۆ هیوای بتوانین کە جێگای ڕەزامەندی و هەموو لایەک بێت. کاگەرم زۆر زۆر بەخێر بێ قوربانی تۆ زۆر سپاس دەکەم هاتنت دڵخۆشی کردین. سپاس بۆ تۆ بۆ هەموو ئەو هاوڕانی تریش مامنون. دیارەکە ئەڵێم وەکو کەتایەتێکی گۆڕەپانی سیاسی نووسەر و شاعیر و ڕەخنەگەر ڕەخنەگرەکەی کاگەرام جیاوازە لەگەڵ ڕەخنەگەرەکانی تری ساحی سیاسی لەوانەیە ئەوان ڕەخنە لە دیوە بگرن یا لە چەند شوێنێ بگرن کە لە بەرژەوەندی خۆیان بێ. بەڵام کاگەرام ڕەخنە لە تەواوی ئەو کەم و کوڕیانە ئەو زۆم و زۆداریانە ئەوانەی کە دەستیان سوورە بە خوێنی گەلەکەمان جیفانیان قەڵەوە بە پارەی دراوی گەلەکەمان یا ورجان و ڤێلا و خانەکانیان تێرۆپڕ کردووە لە کەس خۆش نابێت تەنانەت لە هاوڕەکانیشی خۆش نابێت ئەگەر بێت و لە بەرەی گەل نانەبن و هەر کەسێکی ئەگەر بێت و لە دەسەڵاتی سیاسی وسلی سیاسی خۆی دەکات بێتە بەرەی گەل ڕێزی لێگرەوە خۆیچێت ئەو تەفاتیلەوە. کاگەرم لێرە بە پرسیارە دەست پێکەین لایفەکەمان زیاتر لەسەر ئەوەیە کە ئەتەوێت کۆمەڵێک قسەوبات لەسەر سۆشیەل میدیا بکەیت بە تایبەتی سۆشیەل میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆمەڵێک قسەوباتیان هەیە و قسەوبات لەسەر تۆکەن و خۆشت هەر لە سەریان ئەگەر بکرێ ڕوونکردنیوەتمان بۆ بەی ئەمەشاسەکەین. سپاس بۆ تۆ چاوەکەی من کاکیوای عزیز و خۆشەویست. بەڕێزان شەوتان باش هیوادارم کە زۆر باش بن لە هەر گۆشە و کەنارێکی ئەو دنیاە هەن. ئەم شەو دیارە من پێشتر ڕێکلامێکم کرد کە ئەم شەو کۆمەڵێک قسە و باسەکەم لەسەر میدیا چاواشەکەی دەباشان ئەمەوێت لێرەوە نەزەری خۆم لەسەر ئەو مۆزوع بڵێم و دواییش بشێنەوە هەندێک قسە و باسی تر. عزیزان و خۆشەویستان هەمووتان ئەزانن کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە هەولێر کەسێک تیرۆر کراوە کە یەکێک بووە لە ئەندامانی دەستگای دژە تیرۆر. بەڵام بەدەستی دژە تیرۆری یەکێتی خۆی تیرۆر کراوە. من تەواوی بەڵگەکان لەسەر ئەو تیرۆرە هەر هەمیم لەلایە بەڵام هێشتا کاتی نەهاتووە کە بە وردەکاری و هەموو ئەوانە باسکە. بۆیە کە ئەمەم ڕاگرتووە جارێ بۆ کاتێکی تر بەڵام ئەمەوێ لەسەر ئەو میدیا سێبەر و چاواشەکارەی دەباشان قسە بکەم کە چۆن ئەیانەوێ ئەم مۆزوعانە بەلا ڕێیا بەرن. ئێمە تەجروبەیەکی زۆر زۆر باشمان هەیە لە ژیانی سیاسیان. کاتێک ئەم حیزبانە تاوانێکەکەن خراپەیەکەکەن تیرۆرێکەکەن ئەیانەوێت دابنیشن مۆزوعەکە ئاوا بێ کە خەڵک لە لاڕێ لابرن و مەسەلەکە چاواشەکەن ئەمە. بۆیە لە چەند ڕۆژی ڕابردووە هاتوون ئەم یەکێتی نیشتیمانیە باسی ئەم تیرۆرە ناکە عەزیزان. ئەمە شتێکی بێ ئەملاو ئەولایە و شتێکی تەواوە کە ئەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم تیرۆرەی لە هەولێر کردووە
ئەمەی تر قسەیتیانە بەڕاستی بەڵام ئەم هاتووە دووشتی کردووە یەکەمیان دانیشتووە لەسەر ئەوە قساکە کە لە منتیقەی قەڵات زێوڕانیە و کەس بە تلیاکەوە ژیراوە و ئەوەندە پەلامارمان ناوە ئەوەدا ئەم یاریانە بەڕاستی بەسەر چووە یان ئەمەی تریش لاهوری شێخجەنگی ڕۆیشتووە لەگەڵ مەسول بازانیە دانیشتووە و لەگەڵ ئەمەی کردووە و ئەرەوەڵا ئەبوو بە پارتی و ئەرەوەڵا ئەو لاهوری کە دانیش ئەمەیە کرد ئەمە چی علاقی بەسەر ئەم مۆزوعانەوە هەیە کاکەجیان هەر ئەم لاهوری شێخجەنگیە کە هاوسەرۆکی یەکێتی بووە کە لە ژیانیان نەئەچوو بۆ لای مەسعود قسە لە کەسیانە ناکرد لە دوجارە یەکێتیەکەی دەباشان پاڤڵ و قوباد هەستان لەگەڵ بنەماڵی بازانیان کودەتایەکیان لێ کرد و لە هاوسەرۆکی خستیانە ئەو لاوە کاکەجیان بە شەراکەت ئەوەتان کرد پاشان عەزیزان لە مەیدانی سیاسیە ئەم شتانە گاڵتەجاڕێ لە ڕاستیە ناکرێ مەسەلەن پاڤڵ و قوباد خۆیان لەگەڵ ئێران دانیشن لەگەڵ تورکیا دانیشن لەگەڵ مەسعود دانیشن لەگەڵ نێشی دانیشن لەگەڵ مەسعود دابنیشن بەڵام هیچ کەسێکی تر بۆ خەڵکی تر بفە بێت ئەمە کاتی خۆشی گۆڕانەکان وایە نەکرد مەسەلەن گۆڕان خۆی بوو بە شەریکی پارتی کاگنۆشیۆن ئەچوو بۆ لای مەسعود بازانی ئەگەر ئێمە قسەیەکمان کردایە کاکەوە تا پاشی پارتیە کات و ئەو بابەت و خۆش شەریکە دزی لەگەڵ ئەوانە بە قوربان کاکە قوبات تۆ مەسینە هەڵگری مەسعود بازانی و مەسعود بازانی بەساقە بوون کاکە پاڤێڵ تۆ شەو ڕۆژ خواخواتە بڕۆی بۆ سەری ڕەش و بڕۆی بۆ هەولێر بۆ لای مەسعود بازانی بۆ لای مەسعود خەڵکی سیاسەتەکە بەڕاستی کاکە ئەمەیە عەسلی مۆزوعەکان خۆشەویستان ئەم نەوعە لە تەخوینکردنی بەرامبەر تەنها و تەنها بۆ ئەوە خۆ ئەمان ئەزانن کە لەگەڵ مەسعود دانەنیشتوە لاهور ئەمە ئەزانن بەڵام ئەیانەوێ بیر و بۆچوونی خەڵک لە ناو میدیا و ئەوانەیە لەسەر ترۆرەکەی هەولێر لابرن بڵێن ئەرەوەڵا لاهور ئەمەی کرد لاهور دانیش لەگەڵ مەسعود ئەلا عەسلی ئەمە نییە دانیشە دەرەنیشێ سیاسەتەکە ئارزی خۆیەتی لەگەڵ ئێران دانیشێ لەگەڵ ئەمریکا دانیشێ لەگەڵ دنیا دانیشێ دەستی خۆش بێت ئەو مشکلی ئەم عالەمە نییە ئێوە چۆن دانیشن ئەویش دانیشێت تەواو ئەمە نییە ئێوە کوت و کرمانجی ئەم ڕێکلام و ئەم قسە قۆڕانە بۆ یاکەن لەبەر ئەوەیە کە بڵێن خەڵک ڕائەکەی لەسەر ترۆرەکە لاشێت لەو فەزاحەتە چەپەڵەکە لە هەولێرا کراوە بەڕاستی عەزیزان لە دنیایە نییە حیزبێکە ئەوە دوای کەسێ بێت چاریەکە مەگەن نوری چاویشن بێ نازانم بچوو ئەو تەلەفۆنەکە بەهەرحاڵ ئەمە لەسەر ئەو بوو کە ئەم میدیا چاواشەکارەی دەباشان ئێوێ نەزەری خەڵک لا بدا لەسەر ئەو تیرۆری کە لە هەولێرا کراوە هینی ئەو کێجافە کە تیرۆریان کردووە بیبا بۆ ئەوەی ئەرەوەڵا لاهور و ئەرەوەڵا پارتی و ئەرەوەڵا دانیشتنی مەسعود و ئەمە شتەکە مەبەن بۆ شوێنیت عیلاقەی بەوە نییە ئاسی مەسەلەکە ئەوەیە کە حتى تەنها ئەوە نییە بڵێ وەڵاهینی دەباشانی هەندێک کەسیشن خوان بۆ پۆزیسیۆنسان شتە ناو یاریەکەوە یعنی نایزان شتە ناو هەمان یاریەوە یعنی تۆ جگەل لە خۆیان کەس بۆی نییە بابا عەسلی مۆزوعەکە ئەوەیە کە لە هەولێرا کەسێک تیرۆر کراوە ئێوە تیرۆرتان کردووە لە چەند ڕۆژی ئایندەیشا لایڤێکم ئەبێ بە وردەکاریەوە هەر هەمووی باسەکەم کەوتەوە چۆنم ئیتر ناچێت بۆ مەسەلەی لاهور و دانیشتوو و مەسرور و چۆچۆ ئەمانە نایخوا بەڕاستی ناتوان ئێوە شتەکە بەلایە برن لە حەقیقەتە بەڵێ هاوکار جاف ناتوان بەلایە برن چونکە ئێوە ترۆتان کردووە ئەمە ڕاستی مۆزوعەکەیە ئەمێ هەموو خەڵک بزانێ خۆشەویستان ئینگلیزەکان قسەیشیان هەیە ئەڵێ سیاسەت نە دۆسی هەتا هەتایی لە سیاسەتا هەیە نە دژمنی هەتا هەتایی شتیوان نییە بەڕاستی تەواو ناکرێت تۆ دابنیشی کە خۆتان شەریکە دزی بنەماڵی بازانی بن بەڵام کەسێک نەوێت لە مەرحەبای مەسوولکە یان تەلەفۆنی بۆ کا بڵێ بابە ترۆرێک کراوە زەحمەت بکوشەکانی شێت باشە ئەوەیە ئەمە ڕاستیەکەیەتی کاکەشیان لەبەر ئەوە جەماعەتی دەباشان خۆیان شەریکە دزی بنەماڵی بازانین قوبات تاڵەبانی بۆ خۆی جانتا هەڵگری مەسعود بازانی مەسعود بازانیە جانتا هەڵگری مەسعودە شێخ جعفەر خۆی جێگری مەسعود بازانی نێچیرەوان بازانیە ئێوە خۆتان شەریکە دزن ئەگەر دانیشتن لەگەڵ مەسعودا یا لەگەڵ مەسعود و نێچیرە عەیبەیە و شوورەیە و ئارە ئەی ئێوە بۆچی شەریکە دزن لەگەڵیان نازەحمان نەبێ ئەی ئێوە بۆچن لەگەڵیان دانیشن ئەی ئێوە بۆچی جێگری مەسعود بازانین بەڕاستی یعنی ئەمە خۆ بانێکە و دوو هەوانیە بۆ ئێوە هەموو شێڕەوایە بەڵام بۆم عالەمە هەمووی بڤێ و نابێنە ئەم کارە بکرێت قسەی قۆڕە بەڕاستی ئەم یاریانە تەواو بووە ئیتر تەواو بووە بەڕاستی ئەچن لەگەڵ ئیطلاعاتی ئێرانە دانیشن ئەگەر کەسێ بڕوا بۆ لەگەڵ ئێران دانیش کاکە لەگەڵ ئێران دانیشێ خۆ بۆ دانیشی دەستی خۆش لە سیاسەت وایە کاکە ئەمە ڕاستیە کاکە ئەمە حەقیقەتە خۆشەویستانی من لە سیاسەتە ئاوایە تەواو والله لە داخی ئەو دەباشانە بەیانی مەسعود بازارین تەلەفۆنم بۆ کار ڕێک جوابی بۆ با باش بیزانیت مهم ئەوەیە من بەژەوەندی خەڵکی کوردستان بپارێزم بەڕاستی من نەکەومە بەرەی ترۆر و بەرەی کوشت و بڕ و بەرەی دزی و بەرەی جەدەی کە پارتیشی دیدایان ناوە ئەوە پرسیار بوو
بە میدیای چاواشەکاری بۆیە خۆشەویستان ئەبێ ئێوە ئەوە بزانن کە بەڵێ یەکێتی نیشتیمانی لە هەولێر ترۆری کردووە تەقینەوەی کردو بەڕاستی ئەمریکیەکان ئەزانن بەرزانەکان ئەزانن هەموو دنیا ئەزانێت ئەمە بەڕاستی کارەساتە ئەمە پینە ناکرێ تۆ بێ ئەم ترۆرە پینە بکەی بە ئیدعای کۆمەڵە پێیجی خوێڕی کە دانیشتوون بە پارە ئیشەکەن بۆ قوباد و بە پاڤڵ و ئەوانە تۆ بێ بڵێ کاکە چوون دانیشتن و ئەرە وەڵا لاهور لەگەڵ پاتیا و ئەرە ئەمە ناخوا حەقمان بەسەر ئەمەوە نییە کاکە ترۆرتان کردو ئێوە ترۆتان کردووە چاواشەکاری لە شەکانە بەسەر ئارام محمد تێناپەڕێ بەڕاستی ئەوەی کۆمەڵێک کۆیلە و لاتوپوتی ئێوە دابنیشێ قسە و سوکاتی بەم عالەمەکە ئەمە ناخوا گرنگ ئەوەیە ئێوە هەستاون کارمەندێکی دەستگای جتۆرەکەی خۆتان لەبەری کە لەگەڵ ئێوە نییە لە هەولێر ترۆتان کردووە تۆ ئیدی کێ لەگەڵ چیان دانیشەوە باسێکی ترە بەڕاستی ئەوە دوای خۆتان ڕخنەی خۆتان بگرن دۆسپات کاگەرام دۆسپات بۆ کاگەرام لە لایفی پێشوە کۆمەڵی قسە و باس دەبوتم و مژاوی لەسەر ئەو ئافرەتەی کە دامێشی دەنگی ئەو ماریایی بڵاو کردوکە گوایە چۆن و چۆنیە پرساگەلێ دروست بووە ئەڵێن ڕۆن نییە ئەتوانی ئەگەر تۆ دەڕوونکردنوێت ماڵ بیت بەڕێی من ئەوەش ڕوونە چونکەم لە لایفی پێشوە کە کۆمەڵی مازە ئەم باس کرد هەموو ئەو بەڕێزانە 100,000 گوێ لێ بۆ ئەوانە ئەم ژنە هەستاوە پێم وایە لە کڵاپ هاوسێزان لەکوێیە کۆمەڵی قسە و باسی کردووە لەسەر ئەو ماریایی کە تیرۆر کرا من لەسەر ئەم ژنێکم قسانەکە بەڕاستی هیچم نەوتووە تەنها دەنگەکەی ئەو مهێناوە دامناوە بەرامبەر بەم ژنە ئەمەی وتو ئەوەی وتانی ڕێی خۆم یان بیر و بۆچوونی خۆم لەسەر ئەم دەنگە کە ئەم ژنە بەرامبەر بە ماریا ئەیکا کردومە بەڕاستی وتومە ئەم نەوعە لە فێمینیزم ئەم نوع لە جەماعەتی مەلابەختیار و ئەوانە بەڕاستی کاسات خوڵقێنن و ئەمانە دیفاع لە مەسەلەی ژن ناکەن دیفاع لە مافی ژنان ناکەن بەڵکو ژنان ئەهێنن ئەیانن بە کوشت و ئاوایان لێکن وکو ماریان وا لێ کرد یانی شتەکەی من بەڕاستی ڕوونە بەڵام هەندێک دۆست و برادەر پێیان وایە ئاخۆ مەسەلەن ئارام محمەد هێرشی کردوێ سەر ئەو ژنە نەخێری من هێرشم بۆ سەر هیچ کەسێک نەکردو بەڕاستی تەنها و تەنها قسەی ژنەکەم هێناوە لە لایڤەکەمە دامناوە وتومە ئەم ژنە ئاواڵێ ئەڵێ ماریاتوە بۆ هینایشێ بۆ پلینۆمە نازام چی هینی ڕۆشنگەری و فێمینیزم لە جادەی پۆزەکە دابەزیوە چوە بۆ لای نازانم ماکوان ناوێ مەشروبی کڕیوە جگەرەی کڕیوە دوای شەو لە فڵانە ئوتێل ئەوە من تەنها قسەکانی ئەوم بەڕاستی هین کردووە یعنی هێناومە وتومە ئەم ژنە ئەماڵێ ئەمە کارەساتە بەڕاستی من هەمیشە پێم وایە عەزیزان ئینسان لەم دنیایەیە ئینسانی شەرافەتمەند ئەو ئینسانەیە ئەگەر کەسێکیش عیبی هەبوو دایپۆشێ ئەمە هەم ئیسلامیانەیە هەم بۆ نمونە هەم دینداریە و هەم ئەخلاقە و هەم مرۆڤایەتیە و هەم هەموو شتێکە بەڕاستی نەک تۆ بێ کچێکە بۆ پەڕی بەراعەتی خۆیەوە هاتوو بۆ لای ئێوە لە دواییە بێ بەم جۆرە فەسحیکەی و بێ باسی هەموو ئەم مۆزوعانە بکەیت و کە ئەمە خواردوێتیەوە و ئاراقی خواردوێتەوە و سێکسی کردەوە ئەمە ترۆرکردنە بەڕاستی بۆیە وتم ئەم نەوع قسەیە بەڕاستی عیبە بەڵام هەندێک برادەر ئەیانەیە مجاملەی ئەو ژنە بکەن ئەڵێن کاکە وەڵای باوکم هیچم بۆ ژنە نەوتووە من تەنها ڕاستی وتووە وتم بابا ئەم قسەی تۆ کردووە بەڕاستی بۆ ئەم ماریە بەڕاستی خراپە کاری خراپان کردووە دەست خۆش بێکەگەرم با قوربانیت پرسیارێکی لە پێشەوە لەم ڕۆژانە بابەتێکم بینی حسەنیە دەمپەناهی کە باسی پێ کردووە لە کلااوسانتە ئەڵێ تۆ لە ژەهژمونی ئێرانەیە ئایا هیچ لینکێکە لەگەڵ ئێرانە هەیە خۆی لە هینی ئێمەیە جا هەر لە زمانی ئەم پرسیارەکەی کۆمەڵشی کێشی لەگەڵ باسکەین بەڕاستی کەلتوری جەلالی و مەلایی خۆشەویستان کەلتورێکی سەخیفە واتە کەلتوری پارتی وێچێتی لە ساڵی 60ەکانەوە ئەم کەلتوری تەوهین و سوکایەتیکردن و شکاندنە کە کەلتوری هەدبەکەی جەلال تاڵەبانی و بنەماڵی بازانیە کەلتورێکی زۆر سەخیفە بەڕاستی لەگەڵ منابیت تۆ پیاوی چاشی لەگەڵ منانەبی تۆ خراپی بەڕاستی باشە کاتێ من ئەڵێم بنەماڵی بازانی خائینە کاتێ ئەڵێم بنەماڵی تاڵەبانی خائینە ئیتر لە ڕوانگەی ئەوانەوە ئەم ئارام ئەحمەدە بە نمونە پیاوی فلانە کەسە ئەمە ئەوەیە جا حسێنی یەزدان پەنایش کە لە هەولێر دانیشتە نۆکەری بنەماڵی بازانیە من ئەو قسانم بیستۆتەوە بەڕاستی چوە لە کڵاپ هاوس هاوتێتی ئارام ئەحمەد لە ژێر هەژمونی جمهوری ئیسلامی ئێرانایە باشە تۆ سێری ئەم قسە قۆڵ و قسە پوچە ئەمە بۆچی وایە لەبەرەوە هەمان ئەم کەلتورە سەخیفە کەلتوری جەلالی و مەلاییە خۆشەویستانی من ئەم کەلتورە کەلتوری ئەوانە مادەم من ڕەخنە لە بنەماڵی بازانیە گرم ئیتر من خائینم مادەم ئێستا ڕەخنە لە پاڤڵۆ قوبادە گرم ئیتر من خائینم بەڕاستی باش نییە پیاوی فلان کەسم مادەم ئێستا پێشتر کە قسەم کرد وتم بابە ئێوە ترۆتان کردووە ئەمەی بن بۆ ئەوەی کە لاهور لەگەڵ چێ دانیشتۆ چێ دانیشتووە یەکسەڵێ ئارام ئەحمەدەوە پیاوی لاهورە لە کاتێکە من خۆم لە هەموو کەسێ بە پیاوتر ئەزانم بەڕاستی لە هەموو کەسێ بە پیاوتر ئەزانم ئەمە ڕاستێکێتی بۆیە ئەم کەلتورە سەخیفە لە شەسەکانەوە هەر ئاوا هەیە کاتی حسێنی یەزدان پەنا ئەو قسەیە ئەکاڵێ ئارام ئەحمەد لە ژێر هەژمونی ئێرانایە باشە لەبەر ئەوەیە کە بابە حسێنی یەزدان پەنا من ئێران ناناسم بەڕاستی
ئەوە تۆی لەژێر هەژمونی سیاسەتی ئێرانی بەڕاستی تەنها من هاتووم لەسەر تۆ ڕاستیەکانم وتووە بابە من فلیمی تۆم بوونیوە لە هەولێرە بەڕووتی سێکسێ کردو بەڕووتی تۆ چۆن شۆڕژێڕێکی ئەماکەی حسێنی هێزان پەنا من هاتووم ئەمەم لە قاواوە بۆیە تۆ بەرامبەر بە من ئەو ئیهانەیەکەی ئەو تەخوینم پێەکەی باش نییە ئەمە ڕاستیەکەیەتی بۆیە من وتومە حسێنی هێزان پەنا لە ناو تەوالێتەکانە لە ناو حەمامی ناو حیزبەکەیە چووە کامێرەی داناوە بۆ ژن و کشی پێشمەرگەکانی خۆی بۆی ڕسمیان لێ بگرێت و دوایی بچێت داوای سێکسیان لێکاوە ڕاستی من وتومە حسێنی هێزان پەنا خائینە وتومە حسێنی هێزان پەنا پیاوی بنەماڵی بازانیە من وتومە حسێنی هێزان پەنا تەنها کوڕەکەی سیارێکی پێیە بای 40 دەفتەر دۆلارە وتومە حسێنی هێزان پەنا نۆکەری بنەماڵی بازانیە وتومە ئەم حسێنی هێزان پەنایە خائینە ئەمە فاسدە ئەمە چەندین پێشمەرگەی خۆی تیرۆر کردووە ئەمە تعدای لە ژنان کردووە ئەمە کەسێکە کە نۆکەری بنەماڵی بازانیە بەڵام یەک لە بەرامبەرە هیچی پێ نییە بۆ ئارام محمود ئەڵێ ئارام محمود لە ژێر هەژمونی جمهوری ئیسلامی ئێرانەیە یعنی یەک سوکایەتیەکا بەڕاستی ئەمە ئاسی مۆزاکە ئێستا من هەر پێشووتەکەم قسانم کرد بۆ نمونە وتم یەکێتی لە هەولێر تیرۆری کردووە ئێوە بۆچیان ئەڵێن لاهور لەگەڵ مەسعود دانیشتووە کە درۆژەکەن بە نمونە ئەیانەوێت چی بکەن ئەیانێ ئەمەکەن بەژێرەوە کە وەختێ من وا ئەڵێم دەباشانەکان ئارام محمود پیاوی لاهورە ئارام محمود هەر هەمان قسەی حسێنی هێزان پەنایە یعنی هەمان ئەم کەلتورە سەخیفەیە مادەم من لێرە ئەڵێم تۆ ئەم ترۆرە ون مەکە باشە لەبەرەوەی بەودەکاریەوە هەمووی باسەکەم مادەم ئەڵێم کاکە ئەم ترۆرە دەباشان لە هەولێر کردوێتی ئەیتر تۆ میدیاکانت مەهێنا باسی لاهورکەن لەگەڵ پارتی دانیشتووە لەگەڵ مەسعود دانیشتووە ئەوە ئارام محمود پیاوی لاهورە وێ واڵێ مادەم ئەڵێم حسێنی هێزان پەنا خائینە ژنەکەی ملیۆن دۆلاری دزیوە و خۆی پارەی دزی کردووە پیاوی بنەماڵی بازانیە ئەوە ئارام محمود لەگەڵ ئێرانایە ئەمە ئەم کەلتورە سەخیفەی جەلالی و مەلایی ئەوانشی گرتوتەوە باشە پاشان لەبارەی میدیاییەوە خۆشەویستان من کەسێکم کە قسەم هەیە لە حقیقەتە ناکرێ بەیانی تەلەڤیزیۆنی پارتی بێت مقابلەی من کە ئارام محمود خۆی فرۆش بۆیە لەگەڵ تەلەڤیزیۆنی ڕووداوە بۆ نمونە قساکە ئەگەر دوو بەیانی لەگەڵ تەلەڤیزیۆنی یەکێتیە بە نمونە قسە بکەم لەگەڵ کورسات یا ئەمانەی ئارام محمود خۆی فرۆش بە یەکێتیە و بۆیە لە کورساتەوە قسەی کرد ئەگەر لەگەڵ NRT قسە بکەم بە نمونە ئارام محمود خۆی فرۆش بە شاسوار و بەنەوەی نوێ لەبەر لە تیڤیەوە قسەی کرد ئەگەر ڕۆژنامەیەک لە تارانەوە مقابلەی ئارام محمودکە ئارام محمود لەژێر هەژمونی ئێرانایە بۆیە لەگەڵ ڕۆژنامەی ئێرانیە مقابلەی کردووە لە کاتێکە لەم پەڕی کافر هەتاوەکو ئەو پەڕی ئیسلام لەم پەڕی چەپ تا ئەو پەڕی ڕاست کاتێ پرسیان لە ئارام محمەدەکە ئارام محمەد لە ڕوانگەی ئەم کەل لەسەرەی خۆیەوە یە دانیشێ وەڵام ئەداتەوە نەک دابنیشێ لە بەرژەوەندی هیچ کەسێ بەڕاستی ئەوە ئێوە نۆکەری جمهوری ئیسلامین ئێوە زیاتر لە 32 ساڵە لە هەولێرە دانیشتوون کوڕی خەڵک ئەکوژن تەعدا ئەکەن خۆتان دەوڵەمەندەکەن خۆتان ناناوە شێڕ و شۆڕژێر لەبەرەوە ئەوە حسێنی هێزان پەنا و پیاوەکانێتی ئەوە خۆیان کە لەژێر هەژمونی ئێرانن لەژێر هەژمونی تورکیان لەژێر هەژمونی پارتی و بنەماڵی بازانیان بەڕاستی بۆیە پێیان وایە هەموو کەسێک هەر وایە بۆیە کاکی واژە من کەسێکی ئازادم بەڕاستی تۆ ئێستایی قسەم لەگەڵ ئاکەیت باشە وەڵامی پرسیارەکان دەهێمەوە بەیانی بۆ نمونە ئاکانویزە یان نازانم بۆڵتنە یا شوێ لە تارانەوە لە هەر شوێنەکە بێ مقابلەی منەکە من جوابی ئێمەوە لە ڕوانگەی بیر و بۆچوونی خۆمەوە ئەوە بۆیە حسێنی هێزان پەنا ئەو قسەیە ئەکا لەبەر ئەوەی کە من حقیقت ناوەڕۆشی حسێنی هێزان پەنا و تاقمەکەیم دەرخستووە کە ئەمانە نۆکەر سیفەتن و ئەمانە پیاوی بنەماڵی بازانین و ئەمانە دزوجە و ئەمانە کۆمەڵی خەڵکی فاسدن نەک شۆڕژێر بەڕاستی ئەوەیە مەسەلەکە دەستم خۆش وەڵامە بەڕاستی بە حسێنی هێزان پەناکان و بە کەلتوری دەباشان و ئارم باوتانە هەر کاکی وایە بەیانی بە نمونە بێم بڵێم هیوا کوڕی چاکە ئەگەر دەسەڵاتی هەبێت و دەوڵەمەند و شتبی بە نمونە ئەوە ئارام محمود خۆی فرۆشتووە کاکە بۆیە کە ئەواکە داشتە یا دانیشێ ئێستا کەم نۆ قسانەکە ئارام محمود پیاوی لاهور کرد پیاوی لاهوری چی کاکە ئێوە ترۆرتان کردووە بۆیان ترۆرەکە باسکەن بابە نەک بێ بڵێ وەڵا لاهور لەگەڵ فڵان کە دانیشتووەکەی مشکی دەستی خۆش بێ دانیشێ باوەس سیاست وایە کاکیژێ باش نییە ئەڵێن ئێستا پیاوی فڵان کەس سوچی ئارم بابەتەنە لەبەر ئەم کەلتورە کەلتوری تەخوینکردن یا کەلتوری تۆهمە پێچانەوە ئاساییە کاکە 30 ساڵە یەکێتی پارتی نەوەی نوێ گۆڕان بە ئارام محمود هەر ڕۆژ ئەڵێن پیاویێکە ڕۆژ پیاوی ئەوە وەڵای باوکم ئەم پەنجەم لە هەموو کەس پیاوترە لە سەرانی هەموو حیزبەکان بەڕاستی
هي بوشي كاكيجا كاكا ميجي على محمد بخوال مسعود بازاني باكترا بخوال لنيشي باكترا بخوال مسعود باشرا بخوال جلال طالباني باكترا بخوال لاهور شرجنگي باكترا بخوال همو براكاني باكترا ميجي من لميجي لسلوي ميجي هر همو يانو براس فرتيالات بشو بوشي الان تو بيمندي لقال لاهور يا مثلا ام بيمندي شي ابو امنا ما سكرت ازاني لبرويك هشتي لهشتي شباطه هر ام بايفل قباده كيسا لاهوليرا تيروركن لقال ميتي تركيا لقال بارتي بنماري بازني كودتا عندك من بوشي لو سلمانا بشيواني مليكد لبروي امزاني لدوي اوان شفصه اساس بيت سيريكا لماوي ام صاليا لاهور هاوسروغنيه زياده اللي ينزل فترو كرا ولا باكاكا لا باشوري يكون لا منطقه سيمانيه اما يا اصلي موضوع كمان حواري اما مكر باشنيه كشي اس امان هاتون ايش باشي خلقه كان براسي واش المزال حتى بيت بريك لك من بيته هروايا اسا اما بنمونه من بيشجي بو جنابتن باسكل مثلا اما رقي دج مال دجي باتين يكيتين غورانين جماعه لاهورين دجي هرهم يعني وايا واني اما راسي اما باشا اما امانه هم امانه كوجي يخو كومالگای کردی پیگاتو لچیه پیگاتو لپارتی لیکتی لگوران لجماعتی لاوی شرجنگی لا اسلامی کان لگوران لنوی نوی لنازان فرانسی سرکان ای اما کدجی همو امانین همو امانه بکوشی خوی من نمانه همو خلق بکوشین براسی لبر اویا كبياني بونمونا بياني قبا طالباني يتأنبروا على تايس دزيم كردوا امام كردوا قندل بوم اس امي او الله بخير بيدس خوش بيت اي ام كسا لبري دجمنا به يا بيت بري خلقو ها خو ناكري براسي كاكيجا كاك خوا بخواي خوي كخداي هموش تيكا كاتي كتو خرابه اكي كتوبه اكي تو اقريتو ليه تخوش بلا جناح كان ما بلام ببسم همو كسيكا بلام امانه ساختشين للسياسه براسي جماعتي كالتوري جلالي وكالتوري ملاهي باجنيه هل لبر اويا بياني بيتو دجي فلان حيز قسكا قسي بيني بلام بارا محمود بلن شيكاكا ناتو انا بارا محمود بلن دس ناتو انا بلن قندل ناتو انا بلن جاس هل خوتهم او حسين يزن بنا او جماعتي بافل وقباد وانا ارا محمود باسي لاهو لك او بياي لاهو بابا لاهو شي تاخلي بياي بابا قص قران شي كاكي شيلم لاهو شي اصلا اصل موضوع كاوي تروتان كدو الميديا كانت انا ومرن ولا لاهو لقال مسعود دانشتو لقال دانشتو باسي ترور ايوا بو ترور تانكدو ايوا بو شي شون لاهو ليرا بون منكسي او يجي ترور ناويشي او لا او يجي ترور يكيتي اما هلب جيك وهاب هلب جي وهاب هلب جي تو بروشتي بفيتي امانه لاهو ليرا خلق دانا ترور كدو كاكا تقينو كدو تو اما چی الاخی بسر لاهور و اینو دانشتی لاهور و نازم مسئول چه چه لباتانه بو چواش کردنی خلق بوی خلق باسی تروره کنه که امان ابراز کن اما در خوادی خلق دن اول سر آرام احمد نابره من لا تهمنات اسم براسي همو دنيا بلا آرام احمد اما اول لا من اخوا قصي خو مالك ارا كاغران تو سپاس بو چاو که بلان لرا پرتیارته پیشو دول سیاست که خوش باشه تو کتایتی شی وکو نوتر وكو شاعر وكو رخنغير ولو بانتايا جاكو بيجيشي بهدته وديواني شي وازا مثلش الى مدتها بيم ولا ما قرأتها لما يتشابه بيقولها بيرو ذا زون بي خوشا بوشي تو لم برا كارناكي لبري ادبياتا كارناكي بو امبر بهدناكي بو شي لا بشي سياتيكاتي كلا كدو يعني ورقا بقتا وكو ادبيات وكو شعر ومانا بلاتو باشتنا بو لو رجع خباتك ده بوش تيجب او هنا او نوع على تيروالين او بسياري برز اللي هنا هي لدنيا زوجها كراو براست من لا سنتاي جنجيو كم ماندوي هلاجي دنيا اللي قاچا اول راستا كاتا كمان دسم بو لسنتاي لتشادو بانزو جات حسب لغوراني بو براسي مش غوراني بلام كتيكي اجتمو دسم كبخوينو امزاني كغوراني ناتواني او طموحي كمان هما او بدي بيني لبرو حسن بنام بشعر وأدبيات بيت يعني شعر المنسي بويا من أواسير ناكم سيدي أم دنيايا تو أكري أو شاعري كدا أنيشي بس خليكي شعر نسينا أو هنرمندي كدا أنيشي بس خليكي هنركيتي وأم هنرو أم شعرا ناخت خزمتي خلق ملتكي خويوا ولو جغرافيا لو ملت لو ناو أو قليك أميت يا أجي شو ساندنوا هي بيدادي هي بدبختي هي تيرور هي بيكاري بيناني هي أم خوي كابا كريش البلد أم شيء شاعرة من أم براسي بشاعر نازل
لەگەڵ یا هەڵوێستی بۆ یەکە من ئینسانێکم من دوو کەسایەتیم لە یەک کاتە کەسایەتێکم کە دنیای ئەدەبیە دنیای شیعرە دنیای جوانیە دنیای تێڕاین بۆ مەسلەی ژن بۆ مەسلەی مناڵ بۆ مەسلەی بەهار بۆ پاییز بۆ ئەمانە دنیاکە کە پڕە لە میهرەبانی پڕە لە ئیحساس پڕە لە شعور لە بەرامبەر ئەژە لە بەرەوەی کە شەوساندنەوە ستەمکاری هەیە دنیایشی ئارامەحمەدیە کە ئاوا تووڕەیە دژی ئەم هەموو ستەمەی کە بەرامبەر بە خەڵکە کرێ باشە بۆیە شاعیر ناتوانێت بێلایەن بێ من وەکو شاعیرێ ناتوانم دابنیشم بەس خەریکی کتێب و خەریکی شعر بم لەو لاوە ژن ئەکوژرێ مناڵ ئەکوژرێ ترۆر ئەکرێ تەقینەوە ئەکرێ ئینسانەکان لە ناوەچن خەڵک کارەبای نییە ئاوی نییە ژیانی نییە بۆیە ئەبێت تۆ لە هەردوو تەرەفەکە ئاوا بگری هەم شیعر بڵێ و هەم بەگشت ستەمکارەکانە بچیتەوە بەڕاستی بەس بێتە 10,000 شاعیر و هونەرمەند هەیە ئەم 10,000 ئێستا ئێمە بە دەیان هەزار هونەرمەند و شاعیر و نووسەر و ئەمانەمان هەیە هەر هەمووی لە هەولێر و لە سێمانی و لە ئەوروپا دانیشتووە هەمووی مەسینە هەڵگری بنەماڵی بازانی و تاڵەبانی و ئەلەم بابەتانەیە پارەیان دێوەرەگرن ئەی خۆن نەڕەخنێ لێشتێکردن نە لە پارتیەگرن لە لە فڵان فیساری ئەگرن وڵا کاکە ئێمە شاعیرن و ئەبا بە شاعیری چاو دەرەها خۆ شاعیر تەنها ناتۆ شیعر بڵێ تۆ لەو بەرەوە شیعر ئەتکە کرێ کاکە ژیان ئەبێ لە بەرامبەر ئەمە قسەکەی بۆیە ئارام ئەحمەد دوو کەسایەتیە کەسایەتیشی ئەدەبی کەسایەتیەک دژی ستەمکاری کەسایەتیەک کە بەندە بە خۆشەویستی ئینسان ئەو ئینسانە کەستەمی لێکرێ وە کەسایەتیەکی ئاگر دژی ستەمکارەکان بەڕاستی ئەمە دوو دنیای ئاوایە لە حقیقەتە قسەیەکە ئێستا ئەحمەد شاملو یەکێکە لە هەر شاعیرە خۆشناو جوانەکانی ئێران باش نییە لە شیعرە زۆر جوانە بەڵام ئەگەر ئەحمەد شاملو هەستایە لە تەرەنە بیوتە بڕوخێ جمهوری ئیسلامی ئەو کاتە جوانتر بوو بەڕاستی باش نییە شاعیرێ لە هەولێر یان نووسەرێ یان هەر کرێکانە لە هەولێر بڵێ بڕوخێ بنەماڵی بازانی یا لە سێمانی بڵێ بڕوخێ بنەماڵی تاڵەبانی لە لای من لە سەر شیعر جوانترە ما بۆ پێ کەتێکە کرێکارێکە ئەڵانچێک لەگەڕم کە پیشی جوانە کە باسی ئەو دەسەڵاتە ئەبێ بیکە نەک شاعیرەکە دانیشتێ شیعر بڵێ و خەریکی ژن و خەریکی جوانی ئەو بێ بەڵام لەو لاوە هیچ دژی ئەو دەسەڵات ستەمکارە نەڵێ بەڵام ئەو کرێکارە یا ئەو جوتیارە یا ئەو هەژارە کە لە هەولێر و لە سێمانیا ئەڵێ بڕوخێ دەسەڵات بڕوخێ بنەماڵی بازانی بڕوخێ تاقمەکەی ژەلا تاڵەبانی ئەوە لە لای من لە هەموو شتێک پیرۆستە بەڕاستی بۆیە شاعیر هونەرمەند ئەبێ شاعیر و هونەرمەندی خەڵک بێ و لە بەرەی خەڵکا بێ و ئەبێ ئەمە بخاتە خزمەتی خەڵکەوە لەم لایشەوە ئەبێ دژی ئەو ستەمە بوەستێ کە دەرحەق هەوخ بیلەتە مەزڵوماکرەوە تۆ ئەتۆی بەڕوونی بڵێ بەرەو پێشنج کۆمەلگای کوردی بە مافەکانی نخبەی ڕۆشنبیری تاوانبارەی سەرشی باوەڕ هەبێ کوژارە کول هەر ڕۆشنبیری نییە ئەمە یەک تەواوی ئەو قەڵم بەدەستانە ئەو شاعیر و ماعیر و هونەرەوەکە و فڵان فیزانە کە لەو کوردستانە هەیە کە چرکیان لە خۆیان بڕوە 20,000 هەیە بڕواتە بێت لە 20,000 خائین بترازێ هیچ شتێکی ترین ئەمانە باش نییە هەر شاعیرێ هەر نووسەرێ دژی زوڵم نەبێ دژی ستەمکاری نەبێ دژی ناحەقی نەبێ ئەوە شیعرەکەیشی بەرە بەر هێلکەی بۆگەن و تەماتیە دەڕزی هەر شاعیرەکەیشی بەر هێلکەی بۆگەن هەیەکەی ئەوە نەکێلێکی پاکوانە باترێ ئەبێ ئەوەیان دەکەی چونکە ناکرێ من بە ناوی شیعرەوە لەو لاوە تیرۆر ئەکوژرێ ترۆر ئەکرێ دزی ئەکرێ تاڵانێکە من هیچ قسەی نەکەم کاکە وەڵام من شاعیر هەر شاعیرەکەشی بەسەر تۆ هەڵوێست دەبێ بابە کاکی وای عەزیز کرۆکی فەلسەفە کرۆکی ئەدەبیات کرۆکی شیعر کرۆکی هەموو شتێک هەڵوێستە ئینسان کە هەڵوێستی نەبوو هیچی نییە لە حەقیقەتە باش نییە هیچی نییە ئەزانی شێرکۆبیەکەس بە نمونە شێرکۆبیەکەس کە هیچێکە لە لوتکە یا با بڵێن لوتکەیە لە دنیای ئەدەبیات و شیعری ئێمەیە بەڕەحمەت بێ بەڵام شێرکۆ لەو کاتا پارتی هەیە ئەچێتە سێبەری پارتی دیفاعەکات کە وەختێ یەکێتی کاتێکە خەڵک لە حەفەی شوباتە لە بەرسەرا ڕاوەسێ یەک لە بەری خەڵکەکە ئەوەدا ئەنیشێت و شیعر بۆ خەڵکاڵێ کاتێ ژنێکە کوژێ شیعر بۆ ئەوواڵێ شاعیر ئەمەیە ڕاستی پیرەمێت ئاگری نەڕۆز پیرەمێتی ئاگری نەڕۆز دەکاتەوە یە دژی ستەمکاری ڕاوە هەموو ئەمانە ئاوایە شاعیر ئەمە ئێستا ئەم نخبە سەخیفە کە لە کوردستانی باشوور هەیە بەنای ڕۆژنامە نووس و شیعر و ئەلەم بابەتانە هەمووی خائین و خۆفرۆشە بەڕاستی هەمووی خۆفرۆشە لەبەرەوە ناکرێت تۆ بە ناویشە ئارام ئەحمەد شیعر تۆ خەریکی شیعرەکەی خۆبە خەریکی شیعرەکەی خۆم بەڵام دژی ستەمکاریشم دژی چەتەکان و دزەکانیشم جا ئەم چەتە دزە هەر کەسێک هیواژیان بەڕاستی بۆ من ناخوا ئێستا بە نمونە لە هەوری شەرجەنگی بنمونە خەڵک ئەوە ناوی تاقمەڵی ئینەوانە بەیانی شتێکی لێ ببینم کە دزیە گەندەڵیە دوو بەیانی لایڤ لەسەرەکەمەوە ئێسقانیشکێنم تێگە لەسەکەم لای من نایخوا بەیانی حاجی علی باوکم لە گۆڕەکازی بێتەوە بڕوا لە سێمانیا دزیکە لە بیکە ئێسقانیشکێنم لای من ئەمە ناخوا چونکە وەکو وتم من دۆستی خەڵکم لە حەقیقەتە من دۆستی دز و گەندەڵ نیم بەکەشەوەشی بێتە ناو بەرەی گەلەوە ئەی تەوان
زۆر سپاس کاگەران بۆ چاپێکەوتنە هیلاک و مادومان کردی سپاس بۆ ئێوە بۆ هەموو جۆگران و بیسەران کە لەم لایفەلەکەمان بەشدار بووم بۆ هیوای توانین لە داهاتوویشی تردا و لایفێکیدا بین و خزمەتان تاکات و سەفرات و بەختیار و بەختەوەر بن. قوربانی تۆ کاکیوای عزیز خۆشەویستان ئەم شەو بۆیە ویسمان لەگە کاکیوە ئاوای لێ بکەین لەبەرەوەی کە من هاتووم بۆ بەریتانیا جەولێکەکەین بەم ناو کۆمەڵی خەڵک ئەبینین بۆیە قسە باسەمان ئاوا کرد لە زمانی شاوەڵامان بە کۆمەڵێک شدیایەوە لە حقیقەتە بەڵێ واسمان لەوانەیە هێناوە بۆیە من کە لایڤەکەم کە ئێوارە بابەتەکەی من ڕوونە لە حقیقەتە جا کۆمەڵی خەڵک کەن خوان بە ئۆپۆزیسیۆن نەزانن هەمان دوای ڕیکلامەکەی دەباشان کەوتون کۆرە بابە جا لە چەند ڕۆژی ئایندەیە خۆشەویستان هەرچی شت هەیە بۆتان باسەکەم ئەمەم لەلایەن ئەمەم لەلایە کە لەو هەولێرا چی ڕوویاوە خۆشەویستان باشە لەبەرەوە بێدەنگ نابێت ئارام ئەحمە هەروە بە ئاسانی ئەرەوەڵە ئەمە ڕاستیەکان بوو کە بۆ ئێوە ومت خۆشەویستان هیوادارم کە لە ئاسوودەیە بژین ئیشەڵڵا لە چەند ڕۆژی ئایندەیە گەڕامەوە هۆڵەندا و کاتە لایفێکم ئەبێت و ئەتوانین بە چڕوپڕی و کۆمەڵێک قسە باسەکانی خۆمانکەین و ئەوەی کە ڕوویەوە ئەمە ڕێگە خۆشکردن بوو بۆ لایفی تر بەڕاستی ئەرەوەڵا عەزیزان و خۆشەویستانی من قوربانی ئێوە ئەوە ڕاستیەکانە ئارام ئەحمە لە تۆهمە ناترسێ خۆشەویستان لە تۆهمە ناتەسێ بەڕاستی ئەمکەن بە پیاویشێ بمکەن ئەمکەن بە پیاوی ئێرانە تورکیایە پارتیە یەکێتیە فڵانە هیچ کێشەیەکم نیە لە حقیقەتە گەرنگ ئەوەیە هەمیشە ئارام ئەحمە ڕاستیەکان ئەڵێ ئەگەر من لە تەخوین و لە سوکایەتی و لە تۆهمە بترسامایە بەخوا بۆ خۆم قسەم ناکرد خۆشەویستان ئەچم بۆ خۆم دائانیشتم و قسەم نەئەکرد و تەواو بەڵام من لە هیچ شتێک ناترسم لە ڕاستیە باشە حسێنی یەزدان پەنا کاتێوە ئاڵێ من هەر بەزەیم بە عەقڵیەتەوە بەڕاستی بەزەیم پێێتەوە تەواو شەو شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆتانەیە عزیزان و خۆشەویستانی من هەتا کاتێکی تر لەگەڵ ڕێزی خۆم و کاکە هیوای عزیزی خواتان لەگەڵ عزیزان بەخێر